ئەردۆغان لە هەوڵەکانی بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ ئەسەد بەردەوامە. بۆچی ئەسەد ئامادە نییە لەگەڵ ئەردۆغان کۆ ببێتەوە؟ ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا داوای کردووە بەشار ئەسەد سەرۆکی سووریا لە نیویۆرک و لە چوارچێوەی کۆبوونەوەی نەتەوە یەکگرتووەکان ببینێت، ئەویش لە پێناو ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان تورکیا و سووریا. تورکیا و سووریا لە ساڵی 2011ەوە لەگەڵ سەرهەڵدانی شەڕی سووریا پەیوەندیەکانیان پچراوە. بڕیارە ڕۆژی دووشەممە کۆبوونەوەی نەتەوە یەکگرتووەکان لە شاری نیویۆرکی ئەمریکا بەڕێوە بچێت. ئەردۆغان پێش بەڕێکەوتنی بۆ ئەمریکا لە لێدوانێکدا بۆ ڕۆژنامەنووسان ڕایگەیاند داوامان کردووە بەشار ئەساد ببینین، ئەویش لە پێناو ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی تورکیا و سووریا ئێمە ئێستا چاوەڕێی وەڵامی سووریای. پێشتر سەرۆکی تورکیا پشتیوانی ئۆپۆزیسیۆنی سووریای دەکرد بۆ دوورخستنەوەی بەشار ئەسەد لە دەسەڵاتی سووریا، بەڵام چەند مانگێکە هەوڵی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ سەرۆکی سووریا دەدات. داواشی لە بەشار ئەسەد کردووە سەردانی تورکیا بکات، بەڵام تا ئێستا ئەم داوایەشی بێوەڵام ماوەتەوە. تورکیا کە بە پشتیوانی ئۆپۆزیسیۆنی سووریا بەشێکی باکووری و ڕۆژاوای سووریای داگیر کردووە، زیاتر لە 3 ملیۆن ئاوارەی سووری لە خاکەکەی داین و دەیەوێ ئەو ئاوارانەش بگەڕێنەوە بۆ سووریا و لە باکووری وڵاتەکە جێگیریان بکەن. ئەردۆغان دەڵێت ئەنقەرە و دیمەشق دەتوانن هەنێ هەنگاوی هاوبەش بنێن بۆ گرنتی ئاشتی و ئارامی لە سەرتاسەری خاکی سووریا. زەختیش دەکاتەوە لەوەی پێویستە شەڕی نێوان حکوومەتی سووریا و ئۆپۆزیسیۆن ڕابگیرێت و ئاوارەکان بگەڕێنەوە بۆ وڵاتەکەیان.